ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە گرتبوونەوەیەکی ناڕەزاییدا هۆشداریاندا کە بەهۆی قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوان هەرێم و ناوەند گوزەرانی هاوڵاتیان تا دێت خراپتر دەبێت. هۆشداری ئەوەشیاندا کە ئەگەر لە ماوەیەکی کەمدا موچە دابەش نەکرێت و دۆخەکە لەوە زیاتر درێژە بکێشێت هەڵوێستی توندیان دەبێت. لە کۆی گشتی داواکارەکانی ئێمە داواکارەکەمان یەکەم داواکارین هەرێمی کوردستان چیتر یاری بە قوتی بژەوی خەڵک نەکات و پابندە بۆ بەڵێنی ڕابردوو کە بڕیار وابوو سیمان جارێک موچە بە. دووەم داواکاری حکوومەتی عێراقی موچە شایستی دارەکان تێکەڵ بە مەلانی سیاسی نەکات و دەست لە سزادانی فەرمانبەرانی کوردستان هەڵبگرێت. سێەم داوا لە نوێنەرانی وڵاتان دەکەین بێهەلوێز نەبن لە ئاست برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. چوارەم داوا دەکەین دادگای اتحادیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵ جدی بە بۆ کۆتایهێنان بە سیستەمی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان. پێنجەم ئەگەر لە ئایندەیەکی نزیکدا چارەسەری قەیرانی موچە و چارەسەری قەیرانەکان نەکرێت ئێمە وەکو تۆ یەکراوەکانی سلێمانی دەنگی خۆمان نەخێنە پاڵ دەنگی هەموو ناڕازیانی کە داوای مافەکانی سەرەتایی مافەکانی خۆیان دەکەن لە موچە و لە بژێوی ژیانی خۆیان. لە بەرامبەر ئەو دۆخەدارە یەخراپەی ڕووی لە هاوڵاتیانی هەرێم کردووە و پێنەدانی موچەی موچەخۆران هەڵوێز بەرامبەر حکوومەتی هەرێم گیراوەتە بەر و بایکۆت لە ناوەندەکانی خوێندن و بەشێک لە فەرمانگەکان بەردەوامی هەیە. موچەخۆران دەڵێن ئەوە هێزی بایکۆت بوو کار بەدەستانی هەرێمی ناچار کرد ڕێگەی بەغدا بگرنەبەر. هەرێم و ئابووریە سەربەخۆکەی شکستی هێنا و دەبێت بەرپرساندان بە شکستەکانیاندا بنێن. ئەم ئابووری سەربەخۆی هەل لە ئەوڵ لە خزمەتی چەند کۆمپانیایەک و خۆیانانە بێ لە خزمەتی خەڵکانە بووە. نتیجە ئابووری سەربەخۆمان بینی چییە؟ 32 ملیار قەرز بە حسابی خۆیان هێناویانتە سەر خەڵک لەگەڵ یان 18 یان 19 ئەگەر بە هەڵانە چوو بوو معاشەکە باشەکەوت کراوە. ئابووری سەربەخۆ سیاسەتێ بوو بۆ دەوڵەمەندکردنی خۆیان دەوڵەمەندکردنی حیزب و فەقیرکردنی خەڵک. نتیجەکەی دیارە سێری کۆمپانیەکان و سێری حاڵ و سێری گوزەرانی خۆیان کە و سێری خەڵکیشکە و سێری داهاتی خەڵکە و سێری داهاتی خۆیان کە ئەین زۆر نابەرامبەرە. ئابووری سەربەخۆ جگە لە قەرزارکردن و نەهامەتی بەسەر میلەتە هیچ شتێکی تیا سەوز نەکرابوو بۆ خەڵکی کوردستان. ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم چارەنووسێکی نادیاردایە. لە کاتێکدا لە چەند ساڵی ڕابردوو خاوەنی هەموو شتێک بوو بەڵام گوێیان بە هۆشداریەکان نەدا و ئەوانەی بەدڵسۆزی دەستی کار بەدەستانی هەرێمیان گوشی بەڵام ئەوان بە ئێسقانشکان تێگەیشتن. ئێستاش عێراق ئێسقانیان دەشکێنێت و ناچاریشن بەرگەی ئازارەکەی بگرن. لەم نێوانەشدا هاوڵاتیانی هەرێم باجی ئەو سیاسەتە هەڵەیە دەدەن کە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەسەریاندا سەپێنرا بوو. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.